بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەخم ئەم شەو با شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ. دیارە ئەوەی ئەمڕۆ بووە بە باس و خواسی ناو هاوڵاتیان و تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکێکە لەو باسان و تەوەرانی کە ئێمە ئەم شەو مەبەستمانە قسەی لەسەر بکەین دۆخی ئەو منداڵە 8 ساڵانەیە کە ماوەی 20 ڕۆژ لەلایەن بڵین دایکیەوە بە دیاریکراوی ئەشکەنجە دراوە و بە زنجیر بەستراوەتەوە و وەکو زانیاریەکانیش باستی لێیەکەن ماوەی 2 مانگ خۆراکێکی ئێجگار کەمی پێدراوە تەمەنی 8 ساڵە تەنها 10 کیلۆی ماوەتەوە. ئێمە ئەم شەو لەگەڵ جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی مەبەستمانە کۆمەڵێک پرسیار بکەین و ئەو پرسیارانش کە ئێوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ناردووتانە من وەڵامتان بۆ وەرەگرمەوە. هەروەها لە بەرنامەکە قسە لەسەر دۆخی کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەتەکەین ئەو ترێ لە سایەی قەیرانەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دۆخی ئەوان تا بێت خراپ و خراپتر دەبێت. ئەمە لەلایەکی دیکەەوە باس لەوەکرێت شتێکی زۆر سەیر باسەکرێت. ئێمە وامان ئەزانی تەنها لە کۆمەڵێک بواری تایبەتە ئێمە موچەخۆری بندیوارمان هەیە بەڵام دەرکەوتووە کە ئێمە کەم ئەندامی بندیوار و خاوەن پێداویستی تایبەتی بندیواریشمان هەیە. قسە لەسەر ئەمە شەکەین ئەگەر دەرفەتمایەوە لە کۆتایە قسەیەکیش لەسەر یاسای لێبوردنی گشتی دەکەین. دکتۆر محەممەد قادر هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی سڵاوتان لێبێ. سوپاس بۆ ئەم دەرفەتە. من بەو پرسیارە دەست پێ ئەەکەم ئەو منداڵی کە ئێوە جەنابتان ئەمڕۆ سەردانتان کردووە دۆخەکەی چۆنە من هیچی لەسەر ناڵێم با لە دەمی جەنابتانەوە لە زاری جەنابتانەوە بینەران بزانن چی ڕوویداوە و چۆن ڕوویداوە و بۆ ڕوویداوە. سڵاوی خوا لە ئێوەش بێ زۆر سپاسان دەکەم سپاسیە و دەرفەتەش دەکەم. ئەم مناڵە کاکە یوسف ئەمڕۆ من لە کاتی ڕاپەڕاندنی کارەکانم لە ناو دیوانی وەزارەتە کە هەندێ کۆبوونەوەی تایبەتیم هەبوو کە کاتێ فەرمانبەرانی ئێمە هەواڵیان پێدام کە کەیسێکی لەم بابەتە هەیە منداڵێکە کە ئەشکەنجە دراوە ڕاستە خۆ تەواوی هەموو دانیشتەکانم ڕاگرتن و چووم بۆ لای ئەم منداڵە کە چووم لە نەخۆشخانەی ڕاپەڕین منداڵێک بوو کە حالەتێکم بینی بەڕاستی هیچ مرۆڤێک ئەمە ئەنجام نادا و حالەتێکە دوور بوو لە هەموو سۆز و بەزەیەک کە بەرامبەری ئەم منداڵە کراوە. منداڵێک کە تەمەنی لە نێوان 8 بۆ 9 ساڵ بوو و هیچ جستەکەی تەواو شەکەت بوو و منداڵێک بوو زۆر بە ئاستەم دەیتوانی قسە بکە بەهۆی ئەو ئازار و ئەشکەنجە زۆرەی کە دراوە. لەبەرەوە بەڕاستی هەموو ئینسانێکی خاوەن وجدان ناخی دەهەژێ لەگەڵ ئەم تاوانە گەورەی کە دەرحەق بە منداڵێکی ساوە منداڵێکە لەو تەمەنەدا دەبێ ئەم منداڵە لە خۆشی بژێ دەبێ ئەم منداڵە بۆ خۆی یاری بکە ئەم منداڵە دەبێ تەمەتع و خۆشی بە ژیانی منداڵی خۆی بکە لە کاتێکە ئەم بەستراوەتەوە بە زنجیر لە کاتێکە ئەم هیچ شتێکی ینی ئینسانی لەگەڵ نەکراوە بێبەش کراوە لە خواردن بێبەش کراوە لە هەموو شتێکی ژیانە. لەبەرەوە کاتێ لێم پرسی تۆ چیت لە من دەوێت من چی بۆ تۆ بکەم وتی من برسیمە. ینی ئەمە بەڕاستی ناخەژێن بوو بۆ من زۆر حالەتێکی قورس بوو کە بینیم منداڵێک بەو شێوە بێ. ئەم منداڵە دیارە لەلایەن دایکی و ئەوانەی کە لەگەڵی ژیاون لە ناو ماڵەکە ئەشکەنجە دراوە بە پێی ئقراری دایکی کە ئەترافی کردووە لە بنکەی پۆلیس. بۆ ئێمە لێرە دەمەوێت سوپاسی ئەو دایکەی کە ئەشکەنجەی داوە پرسیاری ئەوە کراوە کە دایکی ڕاستەقینەی خۆیەتی زڕدایکی نەبووە. نەخێر دایکی ڕاستەقینی خۆیەتی بە قرارش ئەم منداڵە دیارە لای ئەم دایکە بووە دیارە کێشەیەکی کۆمەڵایەتی لەگەڵ مردیەکەمە هەبووە لە بیانی پیاوەکە یەکەمی لەگەڵ ئەم پیاوە پێکەوە ژیاون و منداڵی تریشیان هەیە بەڵام ئەو مبەڕیرانەی ئەوان لە بەردەم بنکەی پۆلیسی نێشتنی تونند و تیژی قەڵاتە خستویانەتە ڕوو بە هیچ زۆرێ هی ئەوە نین کە پشتی پێ بسن لەبەرەوەی دەڵێ منداڵێکە کەمی عجوولی کردووە لەبەرەوە من ئەزیێتم داوە. بەداخەوە ئێمە لە وەزارەتە هێڵی 116 کراوەمان هەیە بە بەردەوام کە هەموو منداڵێک دەتوانێت و هەموو کەسێک دەتوانێت پەیوەندی بە ئێمە و کاکە ئەگەر حالەتێکی وای بینی دیارەم حالەتە زوو دراوسەکانی ئەم ماڵە هەستیان پێکردن ئاگادار بن.
116ەیە هێڵی 116ی فریمان هەیە و فەرمانبەری تایبەتیشمان داناوە بۆ تایبەتیشە بەو منداڵانەی کەوا توندوتیژیان بەرامبەر دەکرێت بۆ ئەوەی کەوا لە هەر شوێنێکە خەبەر بە ئێمە بدرێ ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ پۆلیسی نهێشتنی توندوتیژی پەیوەندی دەکەین و دەچینە شوێنەکە و ئەو کەسە ڕزگار دەکەین کە ئەگەر تووشی ئازار بوو بێ لە حالاتی دیکە بووە زانی دکتۆر چۆن زانیتان ئەم کاری بەرامبەر کراوە چۆن زانیتان کە لە سەرەتا خۆراکی لێ بڕاوە لە سەرەتا یەکێ لە دراوسەکان هەوڵیدا بوو بە پەیوەندی بکە بە بنکەی پۆلیسی قەڵات بۆ نهێشتنی توندوتیژی کە پەیوەندی پێوەکردبوون ڕاستە خۆ من لێرەوە دەمەوێت سوپاسیان بکەم بە تایبەتیش سوپاسی نەقیب عەبدولوەهاب بکەم کە بە هێزێکەوە چوبوونە ئەو شوێنە و منداڵەکەیان ڕزگار کردبوو هەرچەندە ئایلەکە نەفی کردبوو کە شتێکی وابێ بەڵام کە چوبوونە ژوورەوە دیارە منداڵەکەیان هێنابوو و ئێمە لە وەزارەتە ڕاستەوخۆ فەرمانبەری تایبەتیمان ناردن کە لەگەڵ منداڵەکە بن کە ئێستاش لەگەڵی ئەو لەگەڵ منداڵەکەن و سوپاسی دکتۆر و بەڕێوەبەرەکانی نەخۆشخانەی ڕاپەڕینی منداڵان دەکەم لە هەولێر کە ئەوانیش بەڕاستی کە من چووم زۆر بەدەمی منداڵەکەەوە بوون و یارمەتیەکی باشیاندا دواتر گواسمانەوە بۆ نەخۆشخانەی ئێمەرجنسی کە ئێمە زۆر سوپاسی ئەوانش دەکەن کە زۆر هاوکارن و لە کاتی ئێستادا ئێمە بەردەوام لەگەڵ منداڵەکەین و خۆم ماوەی ئەوانی ساعتی پێشێستا سەرباری زیانە دەرونیەکان کە پێویست ناکا قسەی لەسەر بکرێت و بینەر و هەمووان ئەزانن لە ڕووی دەرونی و نەفسیەوە چی بەسەر هاتووە ئەم منداڵە و چەند پێویستی بەڕاهێنانەوە و هێنانەوە ناو ژیانی ئاسایە بەڵام ئەو زیانە جەستەیانەی بەر مناڵەکە کەوتووە چین خۆیان لە چیە بیننەوە من لەبەرەوەی من دکتۆر نیم بەڵام لە دکتۆرەکانم پرسی وتم بەڵێ هێندەی ئاگادار حالاتی پێویست بەڵێ ئەوەندەی من ئاگدار بم دکتۆرەکان وتیان نەخۆشی شەکرەی توش بووە لە دەرەنجامی دیارە ئەمە لە دەرەنجامی ئەو سەدمە لێدان و ئەو حالەتە بووە کە بەرامبەری کراوە وەکو کەم خۆراکی وەکو لێدان و ترساندن و ئەمانە و هەروەها گورچیلەکانی تووشی ئازارێکی زۆر وشکبوونەوەیەک هاتوونە کەمە ماوەیەکی زۆری دەوێت تا دەکەونەوە خۆ و کار دەکەن و حالەتی ئەوەی بۆ دروست بووە کە تەنها پێست و ئێسکی مابوو دکتۆرەکان وایان بە من و تووتیان هیچ زۆرێ لە گۆشت لە ناو جسمی ئەم منداڵە نەماوە و هەروەها ڕیخەڵۆکەکانیشی تووشی حالەتێکی مشکی بووبوونەوە لەبەرەوە منداڵەکە هەر دەیوت بە من دەوت برسیم ینی دیار بوو ئێمە شویسمان کە بزانین چۆن چارەسەری ئەم حالەتەی بۆ بکەن دکتۆرەکان وتیان دەبێ بە مودە بێ ڕاستە خۆ ناتوانین ئەمەی بۆ بکەین بە خۆشحاڵیەوە ئێوارە کەمێشتیان بۆ کردبوو یانی شتی زۆر باش بوون و ئێستاش دۆخەکەی مستەقر و باشترێ لە پێشان بەڵام دیارە بەپێی قسەی دکتۆرەکان بێ ماوەیەکی دوو مانگێکی دەوێت تاوەکو تەبیعی دەبێتەوە ئێمە بەردەوام دەبین لەگەڵی تا ئەو کاتەی دواترش دەیبینە خانەی منداڵان و لەوێش ئەوەی پێویستە بۆی دەکەین و لە کاتی ئێستاش ئەوەی پێویست بێ بۆ منداڵەکان جان دەدەین. دکتۆر جەنابتان وەکو وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمێ ئەو پرسیارە بکەم ئایا ئێوە ئەبن بە خاوەن سکاڵای ئەم منداڵە واتە ئێوە لە بری منداڵەکە سکاڵا لەسەر خێزانەکە تۆمارەکەن یان کی بەم کارە هەڵدەستێت؟ یەکەمیان داواکاری گشتی ئەو مافەی هەیە چونکە بە شێوەیەکی گشتی حالەتێکی نەخوازراوە دوو ئێمە دەبێت سەلبی ویلایە بکەین لە باوک و دایکی ئەگەر هەیبێ هەر کەسێ بێ کە سەلبی ویلایەمان لێ کرد چونکە من ئێستا کۆمەڵی پارێزەریش خۆبەخشانە پەیوەندیان بە منەوە کردووە ئامادەن کە کەیسەکە وەربگرن و ئێمە دواترش ئەو کاریان بۆ ئەنجام دەدەین و بەڕێوەبەرایەتی چاودێری ناکامەکانیش ئەویش هەر دەبێ بەشدار بێت لەم پرۆسەیە بۆی ئێمە بەپێی قانونی ڕعایی ئەحداس سەلبی ویلایە بکەین لە دایک و باوکی دواتر ئێمە دەبینە خاوەنی ئەو کاتە ئەوەی پێویست بێ بۆ لە ڕووی یاساییەوە دژبە و کەسانێک کە ئازاریانداوە دەگرین بەپێی ئەزمموی خۆتان چکامە یەکەم حاڵەت نییە کە ئەگەر نەبوو بێ بە دیاردە کە بەرامبەر بە مناڵان ئەکرێت لە کوردستان ئەو دایک و باوکە ئەو خوشک و برایانەی ئەوانەی کە دەستیان لە ئەشکەنجەدانی ئەم منداڵە هەبووە چ سزایەک چاوەڕێیان نەکات؟ خۆی بەپێی قانون دوو جۆری سزا هەیە یەکیان
ئەوەی ئەگەر بێت و ئێمە بگەڕینەوە سەر یاسای تونند و تیژی خێزانی بە تایبەتی مادەی حافت کە لەسەر ینی حوت لەسەر ئەم حالەتە تطبیق بێ کە دایک منداڵی خۆی ئەزیێداوە هەرچەندە سزای ئەم یاسایە زۆر بەهێز نییە کە بریتە لە سزادانێک لە 6 مانگ بۆ 3 ساڵ و لەگەڵ غەرامات دەکرێت هەردووچیشی حکمی پێوەرگری بەڵام ئەم حالەتەی ئەم بۆ کوشتنی منداڵەکە بووە تا سەبقی ئیسرار و تەرەسودی تێدا بووە دەکرێت تەکیفەکە لەگەڵ مادەی 406 قانونی ئەوڵاتیەکان ئێوە بۆتان دەرکەوتووە کە ئەم خێزانە بەنیاز بوون ئەم مناڵە بەو شێوەیە بێڵنەوە تا ئەمرێت و واتە ئەبێ بە وەکووترێت کوشتنی بە ئەنقەست و قەتلی عەمد ئەو حالەتی ئێمە لە منداڵەکە دەبینین ئەوەی کە منداڵەکەی پێگەیشتووە ئەوە بەرەو ئەوە بووە ینی چەندە تەکیفی قانونی بۆ محکەمەکە دەگەڕێتەوە بەڵام ئەوەی ئێمە دەبینین کە منداڵەکە بۆ ئەو ئازار درراوە کە بمرێ ئیدەن ینی شروع فی القتل بەپێی یاسا ئەگەر ینی ئێمە سەیری بکەین لەبەرەوە ئێمە هەوڵ دەدەین ئەوەی کە یاساییە و تەکیفێکی تەندروستە لەگەڵ حالەتەکە ئەوە ئەنجام بدرێت چونکە حالەتەکە حالەتێکی نەخوازراوە ناخۆشە ئێمە لە مەسەرەی منداڵانە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی ئەنجومەنێکی تایبەتیمان پێکەناوە ئەنجومەنی پاراستنی نەوجەوانانە لە تونند و تیژی و لەم ئەنجومەنە کۆمەڵی بڕیایی باشمان وەرگرتەوە لە پێش ئێستاش کۆمەڵە منداڵێکی تر هەبوون هەندێک لە منداڵەکان لە لای دایکیان بە تایبەتی کە بینیمان ئەزیێت دەدرێ ئێمە سەلبی ویلایەمان لێ کرد و منداڵ هەیە بردومانە بۆ خانەکان و لای ئێمە ئێستا ئێمە خاوەنین و زۆر لەو منداڵانش لە خانەکان ئێستا ژیانیان خۆشەوە بەشێکی زۆریان پێگەیشتون هەندێکیان لەوانە ئێستا دەرچووی زانکۆ ئەمانن ئێمە حتا منداڵی وامان هەبووە کە لە لای داکوواوە کە وەرمان گرتووە ئەم منداڵانە بیبێ کە گەورە بوونە تەمەنیان لە 18 تێپەڕیەوە ئێمە خانومان بۆ گرتوونە وەکو خێزانێک ینی دەژین هەیە عیلە و خێزانی پێکێناوە ئەمە زۆر گرنگە ئێمە هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی پەروەردەکردن هەم لە ڕووی پێگەیاندن هەم لە ڕووی باشکردنی ژیانی منداڵەکە بکەین ینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە کەناڵەکانی ڕاگەیاندنیش بە ئاشکرا چاوپێکەوتن لەگەڵ ئەو مناڵە کراوە و دەموچاوی دەرکەوتووە دیار نییە ئەم منداڵە لە داهاتووە ئەبێ بچی ئایا ئەمە مەترسی لەسەر تایبەتمەندی ژیانی ئەو منداڵە دروست ناکە کە دۆخێکی بەسەر هێنراوە خۆی هیچ دەستی تیانە ئایا ئێوە چیەکەن بۆی ڕێگری لەوە بکرێت کە ئەم منداڵە بە ئاشکرا دەموچاوی پیشان بدرێت خۆی لە ڕووی دەرونیەوە کاریگەری زۆر لەسەر ئەم منداڵە هەیە و ینی لەوانەیە کە گەورەش دەبێت بەم حالەتە بێنێتەوە لەلایەکە ڕاستە لەوەی کە مەساتی خۆی بەبێردێتەوە بەڵام لەلایەکیشە خەڵکێکی یەکجار زۆر لە هەرێمی کوردستان هاوسۆزە لەگەڵ ئەم منداڵەکە ئەمە شوادەکە ئەم منداڵە خۆشەویست بێ لای خەڵک و خەڵک خۆشی بووێ و چەندین کەس پەیوەندیان بێمەوە کردو خەڵکی وە هەیە و داوای کردووە کە منداڵە بیدەینێ ئەو بە خێوی کا و لای خۆی بێ و گەورەی بکە لەبەرەوە ڕاستە حالەتی دەرونی کاریگەری بۆ دروست دەبێت بەڵام لە هەمان کاتشدا هاوسۆزیەکی گەورەی لەلایەن خەڵکەوە بۆ دروست بووە منداڵێکە هەموومەوە نەبوو کە باس لە دۆخەکەی نەکرێ مەبەستم ئەوە بوو کە دەموچاوی پیشان نەدرێت دکتۆر زۆر پرسیاری ئەوە کراوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەڵێن ئایا ئەم منداڵە دەدرێتەوە بەدایکی حتمما ئێمە هەرچی ڕێکاری یاساییە دەگرینە بەر بۆی نەیدەینەوە بەم چونکە ئەمە تونند و تیژی بەرامبەر منداڵە کراوە منداڵە ئامادە نییە لەگەڵ دایکێک کابژێ کە بەم شێوە ویستویەتی ئەم منداڵە ئازار بدە تەوەخوا ناکەین کە ئەم منداڵەش بە دایکی خۆی ڕازی بێتەوە و ئێمە ئەوەی ڕێکاری یاساییە لە کاتی ئێستا لای ئێمەیە و لە وەزارەتی ئێمە و بە ئێمە بە هیچ زۆرێ تا ئەمڕۆ جەنابتان یاساییەکان تەواو دەکەین تەسلیمیان ناکەین داواکاری گشتی دانیشتنێکتان هەبوو داواکاری گشتی بەنیازە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسە بکات ئێمە قسەمان لەگەڵ کردووە کە داواکاری گشتیش بێتە سەرخەت بۆ ئەوی کەوا سەلبی ویلایە بکرێت لەم دایک و باوکە و منداڵە ببێ بە تایبەتی دایکەکە چونکە لای دایک ژیاوە چونکە تا ئێستا معلوماتێکی دقیقمان لەسەر باوکی یەکەمی نییە کە بزانین ئایا لە حیات ماوە یاخود نەماوە بەڵام داواکاری گشتی ئامادەی تەواوی دەربڕی بۆەوەی کەوا ئەوەی یاساییە لەگەڵ ئێمە ئەنجامی بدەن بۆ پاراستنی ژیانی ئەم منداڵە و بۆ پاراستنی داهاتووی ئەم منداڵە ئێمە لە کوردستانە حالاتی تونند و تیژی ئێمە لە کوردستانە ئێستا بەرنامەیەکمان ئالان کردووە لەگەڵ UNFPA دا کە ئەویش بریتە لە تەحدیدکردنی
مەسادری یا هۆکارەکانی توندوتیژی لە هەرێمی کوردستانە و هەروها چۆنیەتی بنبڕکردنی و ڕێژەی توندوتیژی لە هەرێمی کوردستانە بە خۆشحاڵیەوە ئێمە دوێنێ لە وەرکشۆپێکا لەگەڵ UNFPA و چەندین لێزانیشمان هێنابوون کە لە عێراقیشەوە هاتبوون بۆ ئەمە کار دەکەین لە ماوەی چەند مانگێکی تر کە تحدیدی ئەم حالەتان نەبکەین و کاری لەسەر بکەین لەلایەکی ترەوە کارمان لەسەر ئەوە کردووە کە سیستەمێکی پاراستنی منداڵان هەبێت لە هەرێمی کوردستانە کە ئێستا ئەم لەگەڵ یونسێفا کارێکی زۆرمان لەسەر کرد لە سیاساتی پاراستنی منداڵ و ئێستاش کۆمەڵێ لە فەرمانبەری ئێمە نردومانن بۆ وڵاتی لوبنان لە بەیروتن لە کاتی ئێستادا بۆ داڕشتنی ئەو سیاستانەی کە پێویستە لە هەرێمی کوردستان بۆ پاراستنی منداڵان بگیرێتە بەر. هەر سەبارەت بەوەی ئاماژەت بەوەدا کە ژمارەیەک پارێزەر خۆبەخشانە ئامادەیی خۆیان پیشانداوە بۆی بەرگری لە منداڵە بکەن. من کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پیجەکەی خۆم ڕیکلامی بەرنامەکە و دۆخەکەم ڕوونکردنەوە پزیشکێکی ددانی بەڕێز لە شاری سلێمانی ئاماژەی بەوەدا کە ئامادەیە چکە ئەوترێت دەمودانیشی زیانی پێگەیشتە و شکێنراوە ئامادەیە تەواوی بڵین چاکردنەوەی دەمودانی ئەو منداڵە و تەندروستی ددانی مناڵەکە بگرێتە ئەستۆ. ئەو کەسانەی کە ئامادەن ئەو پزیشکانەی ئەو پارێزەرانی کە ئامادەن ئەم جۆرە هاوکاریە خۆبەخشانە پێشکەش بەم منداڵە بکەن یا منداڵانی هاوشێوە چۆن پەیوەندی بە ئێوە بکەن یاخود ئێوە چۆن پەیوەندیان پێواکەن؟ ئێمە هەم پیجی من لە ئینترنێتە زۆر دیارە دەکرێت پەیوەندی بۆ بکەن یاخود لە ڕێی مۆبایلەوە پەیوەندیمان پێوە بکەین. من دەمەوێت لێرە سوپاسی هەموو ئەو خۆش بەخشانە بکەم و سوپاسی بەڕاستی خەڵکی کوردستان بکەم بە گەنج و پیر و لا و هەموو شەریحەیەکەوە کە خەڵکێکی زۆر هاوسۆزە لەگەڵ هەم ئەم کەیسی منداڵە هەم کەیسەکانی تر بەڕاستی من سەری ڕێز و احتیرامم هەیە بۆ ئەو خەڵکانەی کە بە تایبەتی دێنە سەر خەت و بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە وە خۆبەخشانە هەموو شتێک دەردەبڕنەوە زۆریش لەو هاوڵاتیانە بەڕاستی پەیوەندیشیان بە منەوە کردووە کە هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی پێویستیەوە چی پێویستێ بۆ ئەو منداڵە ئێمە ئامادەین. خەڵکێکش هەیە پەیوەندی کردووە وستێتی ئەم حتا بۆ دەرەوەی ئەم وڵاتە ئەگەر ضرورە ئەم منداڵە باتە دەرەوەی وڵاتیش. بەڵێ بێگومان ئێمە شاوکاری ئێوە و هەموو ئەو کەس و مناڵانە بین کە توندوتیژیان بەرامبەر کراوە بۆی هاوکاری پێویستیان بەدەست بکات. دکتۆر بینە سەر باسکردنی دۆخی کەم ئەندامان لە هەرێمی کوردستان من ئەمەوێت باسێکی ئەوەم بۆ بکەی ینی کەمەندامان لەو ماوەی کە جەنابتان وەزیر بوون چیان بۆ کراوە توانی وتانە چیان بۆ بکەن و ئەم باسە چییە کە ئێستا ئەم باس و خواساتۆتە ئاراوە کە ئێمە کەمەندامی بندیواریشمان هەیە؟ کەمەندام یاخود بڵێن خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستانە لە زۆوە کۆمەڵی ڕێنمایی تایبەتیان بۆ دەرکرابوو و هەروەها خەڵکێکی زۆریش ناونووس کرابوو و ئەو خەڵکە لەبەرەوەی لە وەزارەتی کارە هیچ جۆرە داتابێسێک نەبوو تا بزاندرێ ئەو کەسانە چێن و بە چ ڕێیەکی یاساییەوە بوون بە کەمەندان. ئێمە سەیری ڕێنماییەکانمان کرد کۆمەڵی گۆڕانکاریمان بەسەرداهێنا و سەیری ڕێکارەکانی وەرگرتنی کەمەندامانشمان کرد کە ئەمیش کۆمەڵی گرفتی گەورەی دروست کرده بوو. بەڕادەیەک من ئاگداری ئەوە کرامەوە کە خەڵکێک هەبووە لە ناو شارە دوکانی خۆی داناوە و ینی راپۆرتی پێشکەش کردو و توێتی من هەر کەسێ دەوێت دەرەجەی چەند دەوێت لە کەم ئەندامی پلەی چەندی دەوێت بۆی دەنووسم و دەیکەم بە کەم ئەندام ینی گەیشتۆتە ئەو ڕادەی کە بەو شێوە کار بکرێت لەبەر ئەوە ئەمە حاڵەتێکی نەخوازراو بوو. ئێمە هەستین بەوەی کە هەم ڕێنماییەکان چاپ بکەین هەم داتابێسێکی دیارکرا و دابنین و هەم پێداچوونەوەیەک بکەین بە ئەو کەمەندامانە لە ڕووی دووبارە پشکنینەوە. لە کاتێکە ئێمە کە دەستمان بەکارە کرد بەشێک لە چەند کەس دەرکەوتووە کە کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت نییە؟ لە سەرەتا ئەو ئامارانە دران بە من بە واژووی هەموو بەڕێوەبەرایەتەکان کە
واژویان لەسەر بوو نزیکەی 122,000 کەمەندام لە هەرێمی کوردستانە هەبوو بەڵام کە ئێمە تونمان کرد لەسەرەوەی کە ئێمە ئەو کەسانە لا دەبین کە کەمەندام نینەوە دەکەین بەشێکی زۆر لەوانەمان لادان کە گەڕاوە 107,000 دواتر لە کاتی ئێستادا کە پشکنینمان کردووە پشکنینەکان تقریبی نزیکەی 1000 کەسێکمان ماوە ئەوانیش لەبەر هۆکاری تایبەت بە خۆیان نەتواندراوە پشکنینیان بۆ ئەنجام بدرێ ئەوانە دەرکەوت 6,000 و شتێک خەڵک نەهاتۆتە پێش ئەسڵەن بۆ پشکنین دیارە ئەمە کە کەم ئەندام نەبوون منیش لەم مانگە موچەی ئەوانم ڕاگەر ئەو 6,000 لەبەرەوەی کە تۆ ئامادە نەبی بۆ ماوەی ساڵێک و نیوابی بۆ پشکنین ماوەیە تۆ کەم ئەندامنیت ئەوانەی خاوەن پێداویستیە بن دیوارانە چووە مانگانە چەند زیانی بە داهاتی گشتی گەیاندووە ینی باس لە 3 ملیار دیناری مانگانە ئاکرێت 30 ملیار دیناری لەوانە بەڵێ خۆی ئەوانەی موچەی تایبەتیان هەبوو 22,000 کەس بوون و ئەوانش کە لە کاتی ئەوەی کە دەرکەوت کەمەندامنین ئێمە نزیکەی لە سەرەتا نزیکەی 3 ملیار دیناری عراقی دەگەڕایەوە بۆ خزانەی حکوومەت کە ئەماش ئێمە دەمانویست بۆ کەمەندامانی تر سەرفی بکەین ئەوانەی بە تایبەتی ئێستا نزیکەی 8,000 کەمەندامان هەیە لە ساڵی 2013ەوە هیچ موچەیەکیان نەبووە و بە کەمەندامی نەنووسراون و ڕاگیراوە و خەڵک کەمەندامی حالەتێکە بەردەوامە بۆیە تۆ دەبێت لەسەر کەمەندامان بە دوو شێوازیشکەی بە شێوازێک کە موچەکانیان باش بێ و چونکە ژیانی ئەوان بەڕاستی من تەکید دەکەمەوە بەڵێ دۆخەکەیان زۆر خراپە و ئەو قەیرانەداراییە ئەگەر کاریگەری لەسەر هاوڵاتی سروشتی هەبوو بێ لەسەر کەمەندام زۆرتر بووت بە تایبەتی ئەو کەمەندامەی کە هیچ بژێویەکی ژیانی نییە و توانای پەیداکردنی هیچ بژێوێکی نییە چونکە ئەمانیش پلیان هەیە پلەیەک هەیە مەسەلەن حالەتی منگۆلی حالەتی شەلل دەماغ حالەتی تەلاسیما حالەتەکانی تر بەم شێوە ینی ئەم حالەتانەی کە وا دەکەن ئەم کەمەندامە نەتوانێت هیچ موچەیەک پەیدا بکات. 24 پێنجی 2016 لە 24 پێنجی 2016 ڕاتانگەیاندە بوو ئەگەر کەسێک پلەی کەم ئەندامیەکەی 100% بێت موچەکەی بۆ 300,000 بەرز دەکرێتەوە و ئەگەر کەسێک ڕێژە و یاخود پلەی کەمەندامیەکەی 65 لە 65 بێت موچەی بۆ 200,000 دینار کەم دەکرێتەوە واتە تقریبا ساڵ و نیوێک پێش ئێستا جەنابتان ئەمەتان ڕاگەیاندە بوو ئایا ئەمە کرا؟ من وتم بە پێی یاسا بێ بە پێی یاسا ئەو موچەی کە بۆ کەمەندام دیار دەکرێت ئەو کەسەی کە دەرەجەکەی دەبێتە پلەی دەبێتە 100% ئەوە موچەکەی تا 300,000 دەڕوا بە پێی یاساکە بەڵام ئەوەی کە بڕیار دراوە و پەرلەمان ڕێکی خستووە 150,000 دیار کردووە لەبەرەوە ئەو موچە پەیوەندی بە منەوە نەبووە کە دیار کراوە ئەگەر لە لای منەوە بێ من بەڵێ وایە دەبێ بە پێی یاساکە مامەڵە بکەین بۆیە من وستومە لە وەزارەتی دیناریان بۆ دانەندرێت ئەوانی ئەمەدان بوون ئەمە یاساکە وای داناوە یاساکە وای داناوە بە شێوەیەکی وا هاتووە لەوانەیە ئەوانش یانی هەستیان بۆ حالەتە نەکرێت بەڵام بۆ خۆی یاساری ئەوەتان نەکرد کە یاسا کاتێک لەلایەن پەرلەمانەوە دائەندرێ ئەبێ لەگەڵ دۆخی کەم ئەندامان ینی ئەوترێت دۆخی لە کاتی ئێستادا موچە و چارەکە موچە و قەیرانەکان کاریگەری لەسەر مرۆڤی ئاسایی داناوە کە هیچ کەم و کوڕیەکی نییە چجا بگا بە کەمەندامان چگا بگا بە خاوەن پێداویستی تایبەت کە ناتوانن وەکو پێویست کارێکیش بکەن کەس کاریشیان پێ نادات. بەڵێ ئەمە لەم خولە نەبووە هەڵبەتە من بۆی ڕوون بکردنەوە بدەنیانی لەم خولە ئەمە دیار نەکراوە چونکە لە کاتی ئێستادا ئێمە یاسای خاوەن پێداویستی تایبەتەکانمان نردووە بۆ پەرلەمان و من لە ڕۆژی 3/12 کە ڕۆژی جیهانی کەمەندامانە ویستم بچم بۆ پەرلەمان بۆی کەوا پێیان بڵێم ئەم یاسایە لە زووترین کاتە هەموار بکەنەوە بۆ ئەوی بتواندرێت کارێ بۆ کەمەندامان بکرێت هەڵبەتە ینی گرفتی دارایی لە هەرێمی کوردستان کە هەموو زیادکردنێک و کەمکردنێکی موچەی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی ئەوانەی کە مستحقن پەیوەندی ڕاستەوخۆی بە ئەنجومەنی وەزیرانەوە هەیە لەوێ و بڕیاری لەسەر دەدرێنێک لە وەزارەتمان بۆیە ئێمە هەوڵمان داوە کە لەوێوە ئەم موچیان وەکو خۆلێ بکرێتەوە دوای تەواوبوونی ئەم پشکنینان چونکە لە کاتی ئێستا بە پێ دوا ئامارەکانی پشکنین کە لای ئێمە خەریکی داخلکردنی ئەو ئامارانین بۆ ناو داتابێسەکە نزیکەی 8,000 کەمەندام دەمێنێتەوە ئەم 8,000 کەمەندامە هەوڵ ئێمە وامان لەگەڵ ئەنجومەنی وەزیران کە موچەکانیان زیاد بکرێت. سێ پرسیاریشم ماوە سوپاس دەکەم ینی بە کورتی و پوختی وەڵام بیتەوە زۆر مەمنونە بم. پرسیاری یەکەمم ئەوەیە لە پاکسازی و بڵین پاکردنەوەی ناوی خاوەن پێداویستی تایبەتەکان بە پێی بەدواداچوونێکی کوردستان 24 یەکێک لەوانەی ناوی سڕاوەتەوە وتراوە کە کەمەندام نییە خۆی خاوەن پێداویستی تایبەت بووە ینی ئەمەی تیا مەوجود ئایا کێشەی ئەمانە چۆن چارەسەرەکەن کە ناویان سڕاوەتەوە و لە بنەڕەت و بنچینەدا خاوەن پێداویستی تایبەتن.
من لێرە دەمەوێت داوای لێبوردن لە هەموو ئەو کەمەندامانە بکەم کە بەفعلی کەمەندامی ڕاستەقینن و ئەگەر بێت و ناویان سرابێتەوە من داوای لێبوردنیان لێ دەکەم لەوانەیە لە حالەتێکا ڕوویدابێ کە بەڕێوەبەرایەتێکی ئێمە کارێکی بەڵام ئەگەر بەڵێ ئێمە چارەسەری بۆ دەکەین و هەر کەسێک کەمەندامە و خاوەن پێداویستی تایبەتە موچەکەی بڕاوە دەتوانێت عریزیە بدا بە من و چارەسەری بۆ بکەم. لە فەیسبوک بەڕێزێک نووسیویەتی کەم ئەندامان لە سەردەمی وەزیربوونی یاخود وەزارەکەی دکتۆر محەممەد قادر هاودیانی لە ناخۆشترین حاڵدان. وەڵامی تۆ چییە بۆ ئەمە؟ ئەمە پەیوەندی بە منەوە نییە چونکە هەموو خەڵکی کوردستان لە سەردەمی ئەم کابینە لە ناخۆشترین حاڵدان. ئەمە پەیوەندی بە باری دارایی هەرێمی کوردستانەوە هەیە. ئەگەر پارەی ئەوان لای من بێ من هەموو خەڵک دەزانێت کە من نەکبەوە من یەکەم ڕۆژ کە چوم دەست بەکار بووم یەکەم قسە کە کردبم لەگەڵ ڕاوێژکارەکانی خۆم ئەوە بۆ وتومە چۆن دەتوانین موچەی کەم ئەندامان زیاد بکەین چۆن دەتوانین گرنگی بەو کەسانە بدەین کە خاوەن پێداویستی تایبەتە بەڵام ئەمە پەیوەندی بە منەوە نییە. بەڵێ کۆتا پرسیارم یاسای لێبوردنی گشتی کە لە ئێستادا لە پەرلەمان و بە هاوکاری و هەمانگی لەگەڵ ئێوە خوێندنەوەی بۆ ئەکرێ. ئایا ئێوە لەگەڵ ئەوەن یاخود کار بۆ واکەن ئەو کەسانە نەگرێتەوە کە دەستیان یاخود ژنیان کوشتووە یان لە گەندەڵی تێوە گلاون؟ زۆر بە کورتی هەڵبەتە ئێمە کار لەسەر ئەو دەکەین. هەڵبەتە خۆی لێبوردن بە شێوەیەکی گشتی لە وڵاتانی پێشکەوتون نییە. ئەو کەسێک کە سزا دەدرێت سزای خۆی وەردەگرێت بەڵام ئێمە لەبەرەوەی دەبینین کۆمەڵی گرفتی گەورە هەیە بە تایبەتی لە بواری لە کۆمەڵی بوارە هەوڵمان داوە کە لێبوردنی گشتی هەبێ بەڵام ئەو کەسانەی کە فعلەن تاوانی گەوریان ئەنجامداوە تاوانێکیان ئەنجامداوە کە ناخی خەڵک بەهێنێ ئێمە لەگەڵ ئەوە نین کە لێبوردنی گشتی بۆ ئەوانە بگرێتەوە. بەڵێ دکتۆر محەممەد قادر هاودیانی وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتە و سپاس بۆ زانیاریانەی کە بە ئێمە و بابینەرانت بەخش. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات دووبارەیە یەکەمەوە ئەو مناڵانەی کە توندوتیژیان بەرامبەر کراوەکو جەنابی وەزیر وتی هێڵی گەرمی ژمارە 116 هەیە کە بێ بەرامبەرە ئەتوانن ئاگاداری وەزارەتی لێ بکەنەوە تا بەرنامەیەکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خواداون. کاتێکی